أعوذ بالله من الشيطان الرجيم. يا أيها الذين آمنوا اجتنبوا كثيرا من الظن إن بعض الظن إثم ولا تجسسوا ولا يغتب بعضكم بعضا أيحب أحدكم أن يأكل لحم أخيه ميتا فكرهتموه واتقوا الله إن الله تواب رحيم. يا أيها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا إن أكرمكم عند الله أتقاكم إن الله عليم خبير. قالت الأعراب آمنا قل لم تؤمنوا ولكن قولوا أسلمنا ولما يدخل الإيمان في قلوبكم وإن تطيعوا الله ورسوله لا يلتكم من أعمالكم شيئا إن الله غفور رحيم. إنما المؤمنون الذين آمنوا بالله ورسوله ثم لم يرتابوا وجاهدوا بأموالهم وأنفسهم في سبيل الله أولئك هم الصادقون. صدق الله العظيم. ئامادەبوانی بەڕێز بەناوی خۆمان و بنەماڵە و سەرجەم خۆشەویستان ئێرە و کوردستان و ڕانیا سوپاسی زۆر و پێزانینی زۆرمان هەیە و ئامادەبوونتان مایەی وەفا و ڕێز و خۆشەویستیە. دووبارە سوپاستان دەکەم، زۆر بەخێر بێن، ئەزیەتمدان. زۆر خۆشحاڵم بە دیتنی هەمووتان. پرسیارێک هاتووە لەلایەن هاونیشتیمانێکی ئازیز دەفەرمێت کە ئێوە ساڵانە تەشریف بهێنن ببێتە مایەی ئەم جۆرە کۆبوون و کۆڕ و کۆبوونەوانەی کە زۆر بەکەمی دەبیندرێن بتوانرێت کەڵێک لەم دانیشتانە ببینین. جا ڕام وایە تۆ وەڵامی جەنابیان دەوێت کە لێرە خۆشەویستێکی شارەکەمان ئەم پرسیاری ئاڕاسی جەنابتان کردووە. بەتەئکید ئینشاءڵڵا بەردەوام دەبین و زیاتریشی دەکەین. زۆر سوپاس. بەخێر بێن، هەموو لایەکان زۆر بەخێر بێن. بەچاوان.
والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. السلام عليكم ورحمة الله وبركاته. براني بەڕێز طبعا خۆم بە خۆشحاڵە زانم کە بانگێش کراوم بۆ چونین دیدارێکی ئالەم شێوەیە کە لە حزوری جەنابتانە کۆمەڵێ باس و خواست و کۆمەڵێ زانیاری لەسەر کورد بە گشتی و گرنگێتی نزیک بوونەوەی کۆمەڵایەتی بە گشتی و هەروەها کورد بە تایبەتی بکەین. معلومی جەنابتانە کە ئینسان مەخلوقێکە کە ناتوانێت بە تەنیا بژی. ئادەم کاتێک کە خوای گەورە دروستی کرد بە تەنیا بوو پێویستی بە کەسێک هەبوو بۆ ئەوەی بحەوێتەوە لەگەڵیدا. خوای گەورە حەوای بۆ دروست کرد و هەروەها مناڵەکانی نەوە بەنەوە بەیەکەوە ئەژیان و بەردەوامیاندا بە ژیان هەتاوەکو سەردەمی نوح. لە سەردەمی نوحدا کە چوار کوڕی هەبوو نوح عەلەیهی سەلام دانەیەکیانی غەرق بوو، سێدانەکەی کە یافث و حام و سام. حام کە چوو بۆ ئەفریقا و سام چوو بۆ جەزیرەی عەرەبی وڵاتانی کەنداو و یافثیش لە شەرق لە ئاسیا مایەوە. بە پێی مێژونووسان کورد لە نەوەی یافثە، هەنێکیان پێیان وایە کە لە نەوەی سام بێ، بەڵام قەولی ئەرجەحەوەیە کە نەتەوەی کورد لە نەوەی یافثی کوڕی نوحە عەلەیهی سەلام. کورد هەڵبەتە مێژوویەکی ئەوەنە کۆنی نییە کە ئاماژە بە مێژووەکەی بێت. سەرچاوەیەکی وا مێژووی نییە، تەنیا و تەنیا کتێبی شاهنامەی فیردەوسی شەرەفخانی بەدلیسی هەیە کە تاریخەکەی ئەگەڕێتەوە بۆ 429 ساڵ. ئەمەش ئەم سەرچاوانە لەوانەیە وەکو پێویست نەتوانی مێژووی کوردمان بۆ بسەلمێنەیە بۆ بگێڕێتەوە. ئەوەی کە هەیە مێژوونووسی یۆنانی کە ناوی هیرودۆتە 600 ساڵ پێش زاین ئاماژەی بەو نەتەوانە کردووە کە لە منتیقەی میزۆپۆتامیا و منتیقەی مابلاد نەهڕین و لە ئەو ناوچانە ژیاون کە ئیستا کوردستانی خۆمانی تێدایە. و هەروەها دوای ئەو زینۆفۆن کە ئەویش مێژوونووسێکی یۆنانیە کە لە ئاستینە دانیشت ئەو 400 ساڵ پێش لەدایکبوونی عیسا عەلەیهی سەلام، واتە هیرودۆت کۆنترە 600 ساڵ پێش زاین. ئەم هەموو شتانەی نووسیوەتەوانێ. ئەوەی کە معلومی جەنابتانە کە دەوڵەتێک هەبووە بە ناوی دەوڵەتی مات. ئەم دەوڵەتە پێکهاتەیەک بۆ لە ئەو نەتەوانی کە لەو منتیقەیە ژیاون کە کۆرش کاتی خۆی کە کاتە کچە زایی بڵێن کە کۆرش کە کچە زایی ئاستیاک بووە کە بە کوردی خۆوان پێڵێن زوحاک یا بە عەرەبی پێڵێن زوحاک. ئەم کوڕە ئینقلابی کردووە بەسەر باپیریدا و دەوڵەتی مادی گۆڕیوە بۆ دەوڵەتی هەمەخشنی یان دەوڵەتی ساسانیەکان دەسەڵاتیان گرتوێتە دەست کە 1000 ساڵ پێش هاتنی ئیسلام بووە. بەمە کورد حتاکو ئەمڕۆشی لەگەڵا بێ دەسەڵاتێکی ڕەهای وای وەرنەگرتوێتەوانێ کە بتوانێ شانازی بە بوونی خۆی یا کیانێکی سربەخۆی خۆی نەبووە کە وەکو وڵاتان و میلەتانی تر کە خاوەنی کیان بێت و حکمڕانی بکات. هەتاکو هاتنی دەوڵەتی ئیسلام، ئاینی ئیسلام، ئەوە بوو کوردی لە ژێردەستی و ژێرحوکمی ساسانەکان ڕزگار کرد. چەندین سەرکردە و چەندین قائید و چەندین سوڵتان و چەندین پیاوی گەورەی دروست کرد کە بوو نەمایەی شانازی بۆ هەموو نەتەوەی کورد. هەتاوەکو سەردەمی عوسمانیەکان، لە سەردەمی عوسمانیەکانە کورد پشکی گەورەی هەبوو لە دەسەڵاتی عوسمانیەکانە بە تایبەتی لە سوپادا، بۆ لەبەرەوەی کە کورد بە میلەتێکی ئازا ناوبرا بوو و ناسرا بوو. بەڵام بەداخەوە ئەوەی کە جێگەی ئەسەفە ئەوەیە کە کورد ڕوئیایەکی ڕوونی نییە، دیدێکی ڕوو نییە بۆ حکمڕانی. ئەوەنەی کە سوود لە کورد بیندراوە، کورد خۆی سوودی لە خۆی نەبینیوە. ئەوەی کە کورد
لە بەرەکانی جەنگ بەدەستی هێناوە لەسەر مێزەکانی گفتوگۆ هەمووی دۆڕاندووە بۆ لەبەرکە ڕوویایەکی دیدی ڕوویایەکی ڕوونی نەبووە و بەداخەوە ئەمە ئەڵێ تفەڵی ڕووی خۆ دەگرێتەوە بەداخەوە کە کورد میلەتێکی بەو شێوەیە هۆشیار نەبووە کە بتوانێت سوود لە ڕابردووی خۆی وەرگێ هەڵبەتە کەسی زیرەگەوەیە کە سوود لە ڕابردووی گەلانی تر وەرگێ نەک لە ڕابردووی خۆی عرب خذ من يومك درسا لغدك بلام أولاتر أوي بوتريك خذ من غيرك درسا لغدك خواي قولك باسي كردو القرآن كأفرمي ستدعون إلى قوم أولي بأس شديد ابن كثير تفسيري أما يتي أفرمي أولي بأس شديد أما جيبو نتوي كرد لبريو كان نتوي كرد ملتك زور آزاو بيوربون أيش بحكمي جيانيان لا أو منطقة جغرافية شاخاويك بەڕاستی پێویستی بە توانا و هێزێکی زۆر هەیە کە بتوانێ ینی هاتوچۆ بکە یان مامەڵە بکە لەگەڵ ئەم شاخ و داخ و بەرزی و نزمیانەیە بۆیە بە مروری زەمن کورد توانیوێتی کە ینی پاراستنی خۆی بگرێتە سەرشانی خۆی و هەروەها توانیوێتی کە لەو سەختی شاخ و داخ و منطقە هەڵدێرانەیە بتوانێت ئیدارە بکە بۆیە بەمە بۆتە میلەتێکی چاونەترس وهروە پێغەمبەری خوش علیه الصلاة والسلام کە ئەفەرمێ شەڕەکەن لەگەڵ میلەتێکە کە پێڵاوەکانیان لەمووە و مفەسرین ئەڵێ وهم البارزون بارزونیش واتە ئەلەکراد واتە کوردەکان بۆیە برانی بەڕێز ئەمە نەبذەیەکی تاریخی بوو لە مێژووی کورد هەرچەنە ئەگەر کورد صاحبی دەوڵەتێکی مادی وەکو دەوڵەتی ماد هەبووایە کە 250 ساڵ لەوە پێش هەیبووە و چەند ساڵ حکمڕانی کردووە ئەولاتر وا بوو کە ئێستا ئەم توانایە لە خۆیدا بەرجەستە بکاتەوە بتوانێت سوود لەو ڕابردۆکۆنەی وەرگێ کە بتوانێت جارێکە لەسەر پێی خۆی بۆستێتەوە بەڵام بەداخەوەکو عەرزم کردن کورد ئەوەنەی کە بە خۆیەوە مەشغوڵ بووە ئەوەنەی کە سوودی بە قەومەکانی ترگەیاندووە ئەوەنە بە سوودی بە خۆی نەگەیاندووە ئەوەی کە معلومە کە لە دەوڵەتی عوسمانیدا زۆرترین نەتەوە یان گەورەترین نەتەوە کە توانی بێتی پاراستن لە بوونی عوسمانەکان بکە کەەوە شەر جێگەی فەخر لەبەرکە عوسمانەکانیش پەیامێکی ئیسلامیان پێبووە وێ ڕای ئەوەی کە عادل بوونی عادل نەبوون ئەمە شتێکی ترە بەهەرحاڵ کورد بەم شێوەی هێناوێتی هەتاوەکو ئەم ڕاپەڕینی کە ئیستا ڕوویدا و دوای ئەوەش بەداخەوە لەم بەشەی هەرێمی کوردستان کە نەتواندرا ئەم دوو پارچێش یەک بخرێتەوە ئێمە ناتوانین نامانێت تەطەڕق بکەین بۆ مەسایلە سیاسیەکان بەڵام ئەوەنەی کە پێویستمانە بیزانین ئەوەیە کە بەداخەوە کورد نەیتوانی وەسول لە ڕابردۆکانی خۆی وەرگێ خوای گەورەشە فەرمێ واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا دەست بگرن بە ئاینی ئەڵڵاوە و پەرتەوازە مەبن و هەروەها خوای گەورە فەرمێ وأمرهم شورى بينهم ئەمری خۆتان بە شورا ئەنجام بدەن و هەروەها ئەفەرمێ كلكم راع وكلكم مسؤول عن رعيته هەرێکێ لە ئێوە شوانێکە و هەرێکیش لە ئێوە شوانە یان چاودێری ڕعیەتەکەی خۆیەتی برانی بەڕێز گرنگی عەشیرەت یان گرنگی عەشیرەت یان گرنگی خێڵ و قەبیلە و هۆزەکان لە ئیسلامدا گرنگێتی یەکجار زۆری هەیە و هەروەها ئەو کۆمەڵگانەی کە دابی عەشایری و عەلەیکوم السەلام ئەو کۆمەڵگانەی کە دابوونەریتی عەشایری تیاندان زاڵە لە ڕووی هێزەوە لە ڕووی ئابووریەوە لە ڕووی ئەخلاقیەوە لە ڕووی دابوو نەریت و کەلتوری کۆمەڵایەتیەوە بەهێزترن لەو خێڵانە یان لەو شوێنانەی کە دابوو نەریتی عەشایری تیایاندا زەعیفە هەر ڕۆی دەبڕیتە ئەو شارانەی شارەکانی هەولێر و سلێمانی ئەگەر دیقەت بەی ئەو شوێنانەی کە دانیشتوانەکانی عەشایرن یان بە مستەلەحی خۆمان شەعبین ئەبینی زیاتر بەدەم یەکەوە دێن و بەدەم ینی یەکترەوەن و هەروەها ئەبینی کە تومتۆڵترن و کێشەی کۆمەڵایەتیان کەمترە لە چاو ئەوانەی کە عەشیرەت یان ئادابی کۆمەڵایەتیان تیادا کەمترە پێغەمبەری خوش عەلەیهی الصلاة والسلام فەرمێ إذا خرج ثلاثة في سفر فليؤمروا أحدهم
ئەگەر سێ کەس لە ئێوە چوون بۆ سەفەرێک ئەوە بە دانەیەکتان ببێتە ئەمیر جا ئەگەر بۆ سەفەرێکی کورت و بۆ ژمارەی سێ کەس واجب کرابێ لەسەرمان کە ئەمیرێکمان هەبێ ئەوە ئەولاتر وایە بۆ کۆمەڵگەیەکی گەورەی وەکو کورد بۆ نەتەوەیەکی گەورەی وەکو کورد پێویستە سەرانێک هەبن پێویستە پێشەوایەک هەبێ کەسانێک هەبێ کە ئیشوکاری ئەم میلەتە ڕایکە بۆچی سەرکردەکان پێویستن هەڵبەتە تیۆریەکەیە واتە بیردۆسێکەیە کە پێوترێت گرەیتمان تیۆری واتە نەزەریەی پیاوی گەورە ئەم کابرایە کە ناوی تۆماس کارلیلە ئەو پێی وایە کە ئەو کەسەی کە قائیدە کە سەرکردەیە بە سەرکردەی لەدایک بووە واتە بە ئینگلیزیەکەی ئەڵە leaders are born not made واتە سەرکردەکان لەدایکە بن بەڵکو دروست نابن ئەمیش پێی وایە کە ئەو کەسانی کە سەرکردن کۆمەڵی خستەت و سفەتیان تیا هەیە کە لە مناڵیەوە تیانە هەبووە و حکمت و لێهاتووی و شەهامەتی ئەم کەسانە لە ئەزەلەوە بووە واتە شتێک بووە تیایدا و چۆن ئینگلیزیڵێ built in تیایدا دروست بووە بۆیە ئەم کەسانە زیاتر بوونەتە پێشەوە و سەرکردەی ئەو خێڵە بەڵام ئەوانەی کە ڕەخنیان لەم بۆ چوونە گرتووە ئەڵێوە تا کەسانێکە بوون کە خۆسڵەتی قیادە و سەرکردایەتیان تیا هەبووە بەڵام هیچ بوارێکیان بۆ نەڕەخساوە کە ببن بە سەرکردە یا ببن بە پێشەوای کەسانێک و هەروەها ئەڵێن کە بارودۆخی تایبەتی ئەو شوێنە ئەو کۆمەڵگەی وای کردووە کە سەرکردە دروست ببێ نەک خودی شەخسەکە دروستی کردبێتن برانی بەڕێز ئەگەر دیقەت بین لە لادێکانی خۆمانە ئاغاکان هەبوون کاتی خۆی ئەم ئاغانە کەسانی زیرەک بوون بە توانە بوون بەڵام پێویستیان بە کەسانێکە بوو کە ئیشوکاری ڕەعیتەکان بەڕێوە بەرن ئەوانیش کە پیان وتراوە کوێخا ئەم کوێخایانە حەکیم بوون لێزان بوون شارەزا بوون بەڵام ئەو دەسەڵاتیان نەبوو کە ئاغاهی بووە بۆیە سوودیان لە حکمەتی حەکیمەکان وەرگرتووە لە کوێخاکان وەرگرتووە بۆی کە بتوانن شوکاری ڕەعیتەکەیان بەڕێوە بەرن ئەم سەرۆک خێڵانە برانی بەڕێز لە ئیسلامدا چەندین سەرۆک خێڵمان هەبووە کە بە موسڵمان بوونی ئەو سەرۆک خێڵە تەواوی خێڵەکان موسڵمان بوون وەکو سعدی کوڕی مەعاز وەکو عودەی کوڕی حاتەم وەکو ئەشعەفی کوڕی قەیس ئەمانە هەمویان سەرکردە بوون ینی سەرۆکی خێڵەکان بوون بە مەحزی ئەوەی کە ئەمان موسڵمان بوون میلەتەکانیان قسەکانیان ڕەت ناکردەوە بۆیە دابوونەریتی کۆمەڵایەتی و سیستەمی عەشایری من ناڵێم لەگەڵ دابوونەریتی ئیستای کە ئەم وڵاتێکی سیستماکیە لەوانەیە پێویست بێ ضرورت بێ بەڵام بوونی عەشیرەت و بوونی کۆمەڵ خی گەورە فەرمیوە جەعەلناکم شوعوبا وقەبائل لتعارفوا بوونی ئەم قەبیلانە لەوانەیە زۆرێک لە کێشەکانمان بۆ حەلکە لەوانەیە کەسانێکە بن کێشەیەکیان هەبووە لەگەڵ ماڵێکە لەگەڵ بنەماڵەیەکە بەڵام لەبەر نەبوونی کەسێکی دەمسپی کەسێکی پیاو ماقوڵێک نیان توانیەوە کێشەکان حەلکەن لەبەر هەرکەی لە کەسێک ڕاست بۆ توانی خۆی کردو بە دەمسپی ئەو کەسە ئەو خێڵە یان ئەو بنەماڵەیە سەحابە ڕزای خۆیان لێبێ هەر هەمویان دەرکیان بەم مەسەلە گەورە کرد بۆیە لە کاتێکە کە خەلیفەیەکە بوو بە خەلیفە یان ئەمیرێک دائەندرا ئەوە ئیتر هەمویان سەمع و تاعەیان بۆیە بوو هەروەکو زەیدی کوڕی ئوسامی کوڕی زەید کە تەمەنی 16 ساڵ بوو بەڵام ئەبوبەکری سیدیق و عومەری کوڕی خەتاب و چەندین پیاو ماقوڵی سەحابەی گەورە ببوون بە شوێنکەوتەی ئەم کوڕە گەنجە بۆ لەبەرەوەی کە ئەمە ئەمیر بوو بەسەریانەوە و پێویستە کەسانی پیاو ماقوڵ لە هەمووی لە هەر شوێنێک بێ ڕێزی لێ بگیرێت جا ئەو پیاو ماقوڵە ئەگەر پیاوێکی ئاینی بێ ئەگەر سەرۆک عەشیرەتێک بێ ئەگەر کاربەدەستی شوێنێک بێت کوێخایەک بێت یان پیاو ماقوڵێک بێ یان باوکێکی بیان پیاوێکی اختیار بێ لە ماڵەکە پێویستە ڕێزی لێ بگیرێ و بە هاوشکۆ بگەڕێنینەوە بۆ ئەم کەسانە بۆ ئەوەی کە کۆمەڵگەمان ئارام بێ و هەروەها بۆ ئەوەی کە کێشەکانمان نەگەنە بنبەست کاتمان زۆر کەمە ئومێد دەکەین کە خوای گەورە عاقبەت خێرمان کات ئاوا کۆمان کاتەوە لە بەهەشتەکەی خۆی و ڕیتەبایی و برایەتی و خۆشەویستی بەرەکەتدار کا لە ناوماندا و خۆشحاڵین بە هاتنتان وسلام عەلەیکم وەڕەحمەت اللهی وبەرەکاتوه بە ناوی خوای گەورە و میهرەبان برایانی بەڕێز بە ناوی برای بەڕێز و خۆشەویستمان
کەسایەتی ناسراوی دەبەری ڕانیە و پشدەر کاک پاشای هەمزاغای هەباساغا بەخێرهاتنی یەکەتان ئەکەین. ئەرکتان کێشاوە لە دوورەوە هاتوون هیوادارین خوای گەورە پاداشتی بەخێرتان بداتەوە بۆ ئەو ئەرک و ماندوو بوونە. بەڕاستی کاتێک کە ئەبینین ئەم گەنجە بەڕێزانە بە پیر دەنجی داواکاری ئەو ئێوارە کۆڕێدا هاتوون جێی خۆشحاڵیە، چونکە ئێمە زانین ئەلەو چەند ساڵانەی دواییدا ئەوانەی کە لە کوردستانەوە دێن ڕواناکەم خەڵک حەزب کابیان بینێ و بچێ بۆ کۆڕ و دانیشتەکانیان بەداخەوە لەبەر ئەو شتا ناپەسەندانەی کە ئەبینین بەرامبەر بە میلەتەکە ئەکرێ. بەڵام ئەمەیان شتێکی نوێیە. ئەم جۆرە کەسایەتیە وەکو کەسایەتیەکی سیاسی یان نوێنەری لایەنێکی سیاسی نەهاتووە، کەسایەتیەکی دیار و بنەماڵەیەکی گەورەی دەبەری ڕانیە و پشدەرن. لەوانەیە کاک سەرکەوت گلەیم لێ بکە لەگەڵ کاک ئەنوەری برای بڵێ کاکاوە هەر دەبەری ڕانیە و پشدەر نییە، چونکە زۆرجا بەم نەڕێ من کوڕی باڵەکم ماڵێ باڵەکی تیرەیەکن لە ئێمە. بەهەرحاڵ ئەوڕۆ من بەوەڕا گلەیم هەبوو کاک ئەنوەری برای کوڕێکی قسە خۆش بوو نەمەزانی، گوتم وەڵاهی هیچ کەمتر نییە لە ڕسووکەی منتیقەی قەڵانزێ. وتی بابە لە پاکستان خەڵکی ئاکۆ هەیە، باڵەکایەتی و هەریچ لە بن باڵی خۆمانن. بەهەرحاڵ گەورەی و بچووکی قیاس نییە بۆ مەزنایەتی عەشیرەتێک تیرەیەک، بەڵکو ئاکار و ڕەفتاری خۆیان پێوانەیە. ئەمە قیاسیەوە کە ئایا ئەم عەشیرەتە ئەم بنەماڵەیە ئەم تیرە و هۆزە بای چەند لە خزمەتی نیشتیمان و میلەتەکەی خۆیاندان. بۆ یەکا کە سەرکەوت سنووری ئاکۆیەتی هەرچەند بێ بە سنوورەکەیەوە ناناسرێ، بەڵکو بەو شتانەی کە بە تایبەتی کە ئێمە لەوانەیە ساڵە وەختێک تێ ئەپەڕەیان نا بەسەر کۆچی دوایی کاک ئاکۆ کە بینیمان یعنی لە مەڕاسیمی ناشنەکەی هەموو کوردستان کوردی هەر چوار پارچەکان چۆن بۆی هاتبوونە هەژان. خوای گەورە وەکو جەنابی مامۆستا کاروان و قورئان خوێنەکەش پێش ئەو کە باسەکە ئینا جەعەلناکم شعوبا وقەبائیل لتەعارەفوا ئین ئەکرەمەکم عند الله ئەتقاکم. ئەوە شتێکی سروشتیە کوردیش وەکو هەر میلەتێکی تر لە هۆز لە تیرە لە بنەماڵە پێکاتوە. ئەمانە طبیعەتی ئینسان ئەبەو شێوەیە کورد بی عەرەب بی فارس بی پاکستانی بی بەنگاڵی بی، بەڵام ئەم دابەشبوونە بۆچی؟ ئایا لتەعارەفوا یان لتەعارەکوا، بۆی کە بەیەکەوە بژین یان ببێتە سەبەبی ئاژاوە و ناکۆچی لە نێوان میلەتان. بە پێچەوانە ئێمە هەمومان كلكم من ئادەم و ئادەم من توراب، ئێمە کەسمان لە کەس زیاتر نییە. نە ئاکۆ لە سوورچەیەتی زیاترە نە سوورچەیەتی لە زێباری، هەمومان کوڕی ئادەمین، ئادەمیش لە مستەخۆڵێک خوای گەورە دروستی کردووە. ئەمێنێتەوە ئین ئەکرەمەکم عند الله ئەتقاکم. شێتان خۆپارێزترین کەس بی ئەوە لە لای خوای گەورە و بەڕێزە. ئێمەش کە ئەمڕۆ لە پێشوازی و لە میوانداری گەنجێکی یەکێک لە تیرە و هۆزەکانی کوردستان کە ئاکۆیەتیە، جەنابی کاک پاشا وابزانم ئەوە جاری سێمینە تەشریفی دێنێ بۆ بەریتانیا و جاری دومینیشە لە بەرمینگهام لەگەڵ ئێوەی بەڕێز و خۆشەویست کۆ ئەبێتەوە. لەخوای گەورە داواکارین کە بۆی بجێڕێ بە جێبەجێکردنی سیلەی ڕەحم ئەو خەڵکانەی کە هاتوون تەنها لەسەر ئەو ئەساسی، گەنە هەمویان چاگازانن کاک پاشا نە ئەندام پەرلەمانە نە سەرۆکی حیزبە، بەڵکو کوڕی ئەو عەشیرەتەیە هاتووە ئەیوێ خەڵکی خۆی ببینێ. بەڕاستی ئیبداعێکی نوێیە، شتێکی نوێی داهێناوە لە عالەمی عەشایری. بۆیە ئەبێ ئێستا ئێمە باش لەسەر ئەوە بکەین
ڕۆڵی عەشیرەت ڕۆڵی هۆز و تیرە لەناو کۆمەڵگادا بێ یان ئەو جالیەی کوردی کە ئێستا ئێمە لە ئەوروپاین ئەبێ چۆن بێ جارێ ئەگەر ئەم دانیشتە هەر بەو شێوەی بی هیچ قسەشی تیانەکەین بە شتێکی سەرکەوتوویە زانم و کارێکی وای کردووە کە خەڵکی تر چاوی لێ بکە هیوادارین هۆزەکانی تریش کاتێکە ڕئیسیان بێ یان کەسایەتیەک بێ دێن سەردانی ئەوروپا ئەکەن چونکە ئێستا بۆ ئەوان بە تایبەتی ئاسانە بە وڵاتەکانی دیکە ئەبەو شێوەیە خەڵکی خۆیان بەسەر بکەنەوە بۆی دەستخۆشی لە کاک پاشا ئەەکەین و هیوادارین ئەمە ئەوەل جار و ئاخر جاری نەبێ بەڵکو بەردەوام بێ ئینشاء الله و ئێمەش ئیستیفادەی لێ بکەین و تۆزێکیش باسی ئەوە بکەین ئایا کەسایەتیەکی ئاوا کە دێ بەسەرمانەکاتەوە چی ئیستیفادەی لێ بکەین بۆیە هەر یەکە لە ئێوە حەقتان هەیە پرسیاری ئەوە بکەن کاکارە ئێمە بۆچی کۆکڕینەوە ئێمە وەڵامی ئەوەش ئەدەینەوە من لە جیاتی کاک پاشا لە خزمەت ئێوەی خۆشەویست داین بەڵام وەکو وتم باوەڕتان بێت تەنها ئەم دانیش نەبێ ئامانجی خۆی پێکاوە من 2 ساڵ بەر لێ ئێستا لە بەغدا بووم دیار وتیان وڵا دانیشتێک هەیە عەشیرەتەکانی عەرەب ڕئیس عەشیرەتێکی ناسڕیە زۆر لە عەشیرەتە عەرەبەکان بە سوننە و شیعەوە داوەت کراون منیش بە سوتفە لەوێ بوومە ڕاستی بۆ نایە بچین وڵا بۆ نایە ڕۆژی جومعەیە و ئیشمان نییە کە چوین لە ناسڕیە ئەو ڕئیس عەشیرەتە نزیکەی 200 کەسایەتی هەر هەمویان ڕئیس عەشیرەتی عەرەبەکان بوون لە ناو شیعەکان تا ئەگاتە تکریت و سامەڕا و ئەمبار و ئەوانە بەڵام جێیەکەی من بە قەدەری ڕەب العالەمین زۆر چاک هەڵکەوت کۆ دیوەخانەیەکی دوور و درێژ ئاوا وەکو لەو سەرەوە شوێنەکەی من ناوەڕاست بوو بەڕاستی من زۆر خۆشحاڵ بووم کە ئەوەم بینی لەو کاتەوە حەزمە کرد ئەو تەجروبەیە نەقڵکەین بۆ کوردستان مەبەستم لێرە خاڵێک بوو کە ئەڵێم تەنها ئەو دانیشتە بێ ئێمە ئامانجەکەمان پێکاوە تەنها دیتنی یەکتر کاتێکە گەیشتین تەنها هۆسەیەکیان کرد عەرەب هۆسەیان هەیە شاعیریان هەیە کاک ئاوات شعر ئەڵێن کە کەسێک بێ کەسایەتێک بێ کە زانیان من کوردم هۆسەیەکیان کرد بۆ کورد و برایەتی کورد و عەرەب و ئەلەو بابەتانە خۆشم حاضر کرد بوو هەندێک قسە بکەم بەڵام ئەبەدەن لە بەرنامەی ئەوان هیچ قسەیتیانە بوو تەنها ڕئیس عەشیرەتەکە لە دەرگا بوو هەر کەسێک هات پێشوازیەکی گەرمیە کرد زۆر بە خێرایی کە هەمویان گەیشتنە جێ نان و خوانی عەرەبیش خۆتان نەزان لە سەردەمی جاهلیەتەوە تا ئێستا لە هیچ شتێ پێشکەوتوو نەبوون و ناویان دەرنەکرد بێ لە میوانداری زۆر کەڕەمن زۆر دڵفراوانن اینجا ئەو سینیە درێژانە سینی وا هەبوو بەقەدەر ئەو دوو مێزا لەوسەر و لەوسەر ئەبێ 2 کەس 3 کەس هەڵیگرێت نانەکە خۆرا و خواحافیزیان کرد کەس قسەی نەکرد تەنها ئەو یەکتر بینینە مانای خۆی هەبوو پەیامی خۆی هەبوو بۆیە خۆشەویستان ئێمەش تەنها ئەگەر ئەو کۆبوونەوەیە بێ کە جیاوازە لەو کۆبوونەوەی ساڵانی تربینی ومانە بەرپرسێکی حیزبی دێ ئیتر قسە ئەکا کە ئێستا مۆدیلی ئەوەش نەما بەڕاستی لەوانێت جورئەتیشیان نەبێ بەداخەوە زۆر جار هەڵوێستی تند بەرامبەریان وەرەگیرێ جا شەڕ هێلکەبی شتی تربی ئەیکەن بۆ ئەوەی یعنی خەڵک بەگلەیە دڵی پڕە بۆیە ئەو کلێنە کە دروست بووە هیوادارین کەسایەتیەکانی تر ئاینی بێ کۆمەڵایەتی بێ عەشایری بێ ئەو کلێنە پڕکەنەوە خەڵک پێویستی پێێتی بە تایبەتی دەڤەری ڕانیا پار بوو لە جەژنی قوربانە لە شوێنێک لە لەندەن چەند گروپێک سەیرانیان ڕێخست بوو منیش لەگەڵ گروپی کۆمەڵ بووم لەگەڵ هەڵوێستی ئێستام لەگە بەڵام بە هەر حاڵ بەهۆی برادەرایەتی شتیوە لەگەڵ ئەوانە بووم وەختێ پیاسەیەکم کرد لەو گروپە دەرچم لە تەنشت ئەوان بەو لایوە گروپێکی تر خێزاندار دانیشتە بوون وتیان ئەوانەش یەکگرتوون لەوانی شتێ پەڕیم گروپێشتر 2 گۆڵیانە کرد ئەدی گوتم ئەو گروپە چێن وتیان ئەوە گروپی ڕانیەیە یعنی ڕانیە بە تەنها مقابلی حیزبەکان گروپێک بوون ئێستاش ئەبینین ئەو ژمارە زۆرەی بە تایبەتی لەو دەڤەرە کە گەیشتۆتە ئەوروپا بەڕاستی جێی سەرنجە ڕقەمێکن ئەبێ حیسابیان بۆ بکرێ اینجا دەینە سەر ئەوە ئایا پەنابەری کورد ڕۆڵی ئەبێ چی بێ لە تاراوگا
و ئەو برا گەورانەی کە دێن سەردانمانەکەن چمان پێ بڵێن فۆرمی مافی پەنابەرێتی کە لە ئەخیرا تەوقیعەکەین ئەوە عەهدێکە لە نێوان ئێمەی پەنابەر و لە نێوان ئەو وڵاتەی کە میوانداریمانەکە سەرەتا بە میوانداری دەین دوایی ئەبینە پەنابەر ئینجا ئەبین بە هاوڵاتی ئێرە بەڕاستی کۆمەڵێ شت کۆمەڵێ مەرج هەیە لە نێوانمان ئەبێ ئێمە خاوەن وەفا بین بەرامبەر بەو فۆرمەی پڕمان کردوتەوە بۆ جارێ هەرخوای گەورەکە فەرمێ المسلمون عند شروطهم مسلمان ئەبێ ئەو مەرجانەی کە تەوقیعی کردووە خاوەن وەفا بێ خاوەن تەوقیعی خۆی بێ ئەو تەوقیعە یعنی ستوک نەکا لە بەرچاوی خەڵک دوای ئێمە بزانین بۆ هاتوین بۆ وڵاتی با و باپیرمان بەجێ هێشتووە قەوم و قیل و عەشیرەت و هۆزمان بەجێ هێشتووە لە کاتێک کە ئێمە کوردین و عێراقین برایان ئاگادار بن عێراقی وەکو وڵاتەکانی ئەفریقیانیە هەمووی لە برسان هات بێ بۆ ئێرە وڵاتێکە ئەگەر باش بەڕێوە بدرێ تەنانەت لە وڵاتەکانی کەندا و خەلیجیش دەوڵەمەندترە عێراق سەروەت و سامانەکەی لە سعودیە و لە تێکرای وڵاتانی خەریج بە ئیمارات کە ئێستا خەڵک خۆزگەی پێخوازی وەکو خەون حەزاکە بچێتە ئەوێ یان قەتەر و کووەیت و ئەمانە بەڕاستی عێراق لەوانە لە سەرجەم هەموویان دەوڵەمەندتر ئەگەر بێت و ئەو سەرەوەت و سامانەی هەیە چونکە ئەوانەی خەلیج گەرمەسێرە غەیری نەوت هیچی دیکەیان نییە بەڵام عێراق وڵاتێکی زراعیشە وڵاتێکی سیاحیشە و سیاحیش بە هەموو بەشەکانی تەنانەت سیاحی دینی کە لەوانەیە کەمتان گوێتان لەو زاراوەیە بووبی سیاحی دینی ئەوەی کە لە عێراق هەیە لە دوای مەکە و مەدینە لە هیچ شوێنێکی دیکە نییە بە نسبەتی عالەمی شیعە اینجا ئێمە ئەو وڵاتە دەوڵەمەندەمان هەیە بەهۆی خراپی و گەندەڵەی کە لە حەد دەرچووە بە تایبەتی ئەم هەفتەی ڕابردی ئاگاتان لێیە چه حملەیەکە کرێ چه ملیار دۆلار لە ناو گونیەکان و لە ژێر زەوی و لەو شوێنانە شاردراوەتە هەمووی دزراوە کەچی فەرموو جاران بەبیری ئێمە کە من مەوالیدم 61 ئێستا 64 ساڵم کابرای ئینگلیز لێرەوە ئەهات لە بەغدا و لە هەولێر و لە مووسڵ ئیش بکە بۆی دۆلار پێیا بکە و بهێنێتەوە ئێستا چێ خێرە ئێمە ئەو هەمووانە کە خەڵکی کوردستانی عێراقین هەموو ڕوومان سەر ڕێگەیمان و نەمانمان هەڵبژاردووە چییە وەڵا لە ترسان و لە برسان یعنی ئەسڵەن عیبە بۆ دەستەڵاتدارانی هەموو عێراق بە کورتەوە بە شیعەتەوە بە سونەتەوە ئەو گەنجە جوانانە هەموو لەوێوە لە بێکاری ڕابکەن بێنە ئەوروپا لێرە ئینجا خۆشمانەزانین ئیشەکان ئەو ئیشانەی کەیکەین لەگەڵ ڕێزمان کەم نیشەچێکم لەوان یا سایەق تەکسین یا غەسلە یا مەطعەمە لەو بابەتانە کەچی ئەمە ئەو خاوەنی ئەو وڵاتە دەوڵەمەندەین ئەوە جێگەی ئەسەفە بەڕاستی بەڵام بە هەر حاڵ ئێستا ئێمە نسیب و چارە نووسمان هۆکار هەبووە کە ئەو خەڵکە سەری خۆی هەڵگرتووە ڕێگای مان و نەمان ئێمە چاکەزانین ئەو ڕێگای کە خەڵک پەیدادێ مجازەفەیە بەڕاستی چەند سەد گەنجمان لەو ڕێگایە فەوتاون و لە بەحرا خنکاون بەو ئاواتەی خۆیان نەگەیشتن ئایا ئەوروپایەک ئەوەندە دێنێ تا ئێوارە ئێمە پێیان بڵین کاکە خەڵکێک پەشیمانە نە ئەڵێگە ڕاستەکەی بە خۆت بۆ ناگەڕێەوە بە هەر حاڵ تەمەن هۆکار زۆرە لەبەرەوەیە من ماستەر نامەکەم هەر عیلوانەکەی ئەوەیە گیر و گرفتەکانی جالیەی کوردی ئەوەل جا ئەوروپا بوو لەبەرەوەی هەموویان وەکو یەکن دوای مامۆستاکەم گوتی بی کە بەریتانیا بەوەی دەقیقتر بێ ئەکید هۆکاری سیاسی لە پاڵە هۆکاری ئابووری هەیە هۆکاری دینی هەیە هۆکاری ڕۆشنبیری هەیە هەندێکی کەمیش بۆ عیلاج و بۆ خوێندن و ئەو شتانە ئێمە بە خۆشی بێ و بە ترشی بێ تازە چارە و نسیبمان کەوتەوە تا ئەوروپا لێرە ئایا ئەوە کۆتایی ژیانە یان لێرە ئەبێ ئێمە چی بکەین ڕاستیەکەی وەکو هەر پەنابەرێک کورد بێ یا غەیری کورد بێ بەڵام بە تایبەتی ئێمە کە باسی کورد دەکەین و لەناو کوردیشە ئەو برا خۆشەویستانەی کە بەشی زۆریان خەرچی دەڤەری ڕاپەڕینن پێش هەموو شتێک ئێمە لەسەرمانە دوو پێناسە هەیە وەکو چاوی خۆمان بیپارێزین پێناسەی کوردایەتی پێناسەی ئیسلامەتی
چونکە خەڵکەکە لە خلالی ئێمە لە هەڵس و کەوتی ئێمەوە شارەزابی کورد چییە؟ ئەمە چاکە زانین کە کورتە ئەم ئەخیرانەش میلەتێکی نەناسراو بوو بەهۆی ئەوەی کە ژێردەستە بووین. ئێستا ئەو ژمارە زۆرە هەیە لەوانە پێویستمان بە ئیعلامێکی زۆر نەکە هەر لە ڕێگای ئێمەوە خۆمان بناسێنین ئێمەش میلەتێکی وەکو هەر میلەتێکی دیکە. اینجا ئایا چۆن خۆمانە ناسێنین وەکو کوردێکی دەستپاک، وەکو کوردێکی ئیشکار، یا وەکو کوردێک کە ببیتە شەرمەزاری بۆ میلەتەکەمان. بەداخەوە کاتێک کە تەماشێن دەشتەکەین راپۆرتی ئەو دام و دەستگایانەی پۆلیس ومانە زۆر شتمان گوێ لێ ئەبێ لەسەر کورد کەوتووە. واجبی هەمومانە ئەو سوورەتە کە خەریکە ناشرینمانەکە ئەو وێنەیە ئەبێت چاشی کەینەوە. ئەوە واجبی من و تۆیە و واجبی کاک پاشایە کە هاتووە ئەویش بە ناوی خزمایەتی بە ناوی برادەرایەتی نەسیحەتی هەمویان کە براینە بۆ خاتری خوا بە ئەو پێناسەیە بەهۆی ئێمەوە ناشرین نەبێ. و هەروەها پێناسەی ئیسلامەتیش ئێمە میلەتێکی مسلمانین، خۆمان بە مسلمان ئەزانین. الحەمدولله لەو جانیبەشەوە جالیی کوردی کەمی نەکردووە. هەر بۆ زانیاریتان لە هەموو بەریتانیا کە نزیکەی 2050 مزگەوت هەیە بە هەموو مسلمانان. تەنها هی کورد کە جالیەکی هەم نوێیە هەم کەمین لە چاو خەڵک نزیکەی 45 تا 50 مزگەوت هەیە. مامۆستا کارۆنەوە بزان مەحسا یەکەم خراپ نییە. بەڵێ 47 بەڵێ. دەی باشە لە خلالی ئەو مزگەوتانە الحەمدولله ژمارەی مزگەوتەکان ڕۆژ بە ڕۆژ زیاد دەبێت. بەڵام من کە لە 95ەوە لێرەم ئەو کاتە نزیکەی تەنها 35 ڕێکخراو بەس لەناو لەندەن هەبوو. لەو 35 تەنها 5 چاڵاک بوون. یەکێکیان KCC بوو کە ئێستا بڵێن بە ڕەحمەدوی نەماوە. هەر بیناکەمە ئەوە کەس ئیستیفادەی لێ ناکە. ئەو کاتە ماشەڵڵا ماشەڵڵا. و هەروەها 3-4 تر هەبوون. ئێستا ئەوان بەرەو نەمان چون مزگەوتەکان بەرەو زیاد بوو نەچێ. ئەمە ئاماژەیەکی دڵخۆشکەرە بەڕاستی. خۆزگە ئەوانیش بەرەو زیاد چوون سوبان. بڕێ لە ڕووی ژمارەوە زیادیان کردووە، بەڵام ئەوەی ئەو مزگەوتەیە ئەیکا بە خزمەتی جالی کوردی لەو شارە و لە شارەکانتر بەڕاستی ئێستا نا مەقەڕ و بارەگا و لوق و حیزب و کۆمیتە و ئەوانە نە ئەو ڕێکخراوانەش ناتوان ئەو دەورە ببینن. مزگەوتەکان ناتوان ئەو دەورە ببینن. ئەوەشیان هەویەی دووەممانە یان ئەتوان پێش و پاشەکەی مشکلە نییە. ئەو دوو پێناسەیە چاک بپارێزنەوەکو ئەرچی سەرشانمان بەرامبەر بە میلەتەکەمان بەرامبەر بە دینەکەمان. پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرموویە دەربارەی ئەو شتی کە پەیوەندی بە عەشایرەوە ئونصر ئەخاکە ظالما ئەو مەظلومە. یعنی یارمەتی برای خۆت بدە چ زاڵم بی، یعنی ستەمکار بی، چ ستەم لێکراو بی. وتیانەی پێغەمبەری خوای کە ستەم لێکراو بی ئەزانین چۆن یارمەتیە دەین لێ نەگەڕین کە زوڵمی لێ بکرێ. بەڵام ئەگە ستەمکار بی چۆن پشتیوانی لێ بکەین؟ گوتی بەو شێ دەستی بگرن لێ نەگەڕێن زوڵمەکەی بکە. ئەوەش هەر یارمەتیدانە و ئەوە یارمەتیدانی حەقیقیە. بۆی ئەم شعارە بەڕاستی ئەبێ لە بەتایبەتی لە ناو عەشیرەت و تیرە و هۆزەکان زۆر چاک پەیڕەو بکرێ. عەشایریش هەمومان ئەزانێ ئێمە کوڕی عەشایری نەجا هەر یەکی عەشیرەتێک وەکو هەر شەریحەیەکی تر لە ناو کۆمەلگایە سیفەتی باشیان هەیە هی خراپیش هەیە. هەندێک شت هەیە بەڕاستی ئێمە جورئەتمان هەبێ ئاعتراف بکەین ناشرینن تەنانەت بۆ عەشیرەتیش لە کوردستان، بەڵام بەڕاستی کۆمەڵی سیفەتیشیان هەیە شتی جوانەکەن خزمەتە بە عەشیرەتی خۆیان بە میلەتەکەی خۆیان وەکو کورد. تەنانەت ئەو شۆڕشانەی کە لە کوردستان کراون لە شۆڕشی ئەیلولەوە بگرە، دوای شۆڕشی ئەیلول هی نوێ هی کۆن، قازی محەممەد، شێخ سەعید، فڵان فیسار، هەمویان خەڵکی عەشایر پشتیوانی لێکردون بە پشتیوانی ئەوانەوە توانیان ئەو شۆڕشانە بکەن. ئەمە سیفەتی چاکن. تەنانەت ئەو برانەی کە ئێوە نەوەی ئەو عەشیرەتەن لە شۆڕشی ئەیلول وابزانم خەڵکێکی یەکجار زۆر شایەدی بۆ عەباساغەی ئاکۆ ئەدا کە چ دەورێکی هەبووە لە کاتێک کە شۆڕش لە سەرەتا بە فەقیری بەنان و ئاوی خەڵک توانیوێتی شۆڕش بکە. ئەو بە تەنها تقریبا لایەکی شۆڕشی بەخێو کردووە. ئێستا ئێمە ئومێدەوارین کە ئەو بەڕێزە خوا عەفوی کە یا ڕەبی وەجاخ شوێر نەبی و ئەلحەمدوللا وەجاخ شوێریش نییە، کوڕی هەن، نەوەی هەن، کوڕەزای هەن، ئەمانە
خەڵک الحەمدوللا لیان ڕازیە. ڕاستە ئێمە گوێمان لێبێ حملەیەکی گەورە ساڵانی پێشتر لەسەر ئاغا و بنەماڵە و شتی وا کراوە. ئاغا زاڵمە و ئاغا پردیژبی بەسەری دامەپەڕەوە. ئەمە لە خۆڕان نەگوتراوە، بەڵام بەڕاستی مبالەغەشی زۆر پێوە بووە. یعنی ئەتوانم بڵێم هەندێک جار زوڵمی ئاغایەکیش لەوانەیە بەقەدەر کادیرێکی حیزبی نەبووە کە کادیرێکە بە حساب کوڕە جوتیارە، کوڕە کرێکارە، بەڵام ئەو زوڵمەی ئەو کردوێتی چ لە کاتی خەباتی ناوشاخ چ لە ناوشار یا ئاغایەک لەوانەیە وای نەکردوێ. کەواتە تەعمیم نەکرێ، ئەو شتانە تەعمیم نەکرێت لە ناو ئاغەش پیاوی باشەیە و پیاوی خراپ هەیە. هەروەکو لە ناو کادیرانی حیزبیش کاک ئاوادوانی هەن لەگەڵ مای یعنی بۆ نمونە لە عەشایرە کاتێکە بینی ڕئیس عەشیرەتێک نەفەرێک لەو عەشیرەتە لێی ئەقەومی فریایەکەوی سڵح و مەسلحەتەکە یارمەتی فەقیر و هەژارانەدا، جگە لەوەی کە باسم کرد ڕۆڵی ئەوان لە شۆڕشەکانی کۆن و نوێدا چۆن بووە. اینجا ئەوە لەوێ ئێستا پێویستە عەشیرەتەکانیش ئەم سیفەتانەیان لە بێژینگدەن، ئەوەی کە چاکە بەردەوام بن و زیاتر بەرەو پێشی بن. شتێکیش کە خراپ بە هەندێک جار ناخۆشە لە زوڵمی عەشایری، ئەبینی دوو منداڵ بە شەڕدێن، دوو عەشیرەت 20 ساڵ شەڕیەکەن. بەڕاستی ئەمە سیفەتێکی خوازراو نییە و لە خزمەتی میلەتدا نیە، ئەبێ ئەم شتانە کۆتایی پێبێت. و ئومێدوارین ئینشاڵڵا لەسەر دەستی ئەو برا بەڕێزانە ئەمە کۆتایی پێبێت. ئەمێنێتەوە ئێمە لێرە لە ئەوروپا لە بەریتانیا وەکو وتمان لە یەکەم ڕۆژەوە وعد هەیە لە مابەینی مە ئەو حکوومەتە کاتی ئەو فۆرمەت پڕ کردەوە وەڵامت وەرگرت. ئێستا بەشی زۆر الحەمدوللا بووینە هاونیشتیمانی لە وڵاتەی و کوڕ و کچیان لێرە پەیدا کردووە. ئێمە بەرامبەر بە ئەوانیشە بەڕاستی ئەبێ صاحب وەفا بین. خوای گەورە کە فەرمێ هەل جەزاء الإحسان إلا الإحسان، کەسێک کە چاکەی لەگە کردێ بی چاکەی وێ بدەیەوە. ئێمە ئەوەی کە زۆر مهمە بە تایبەتی ئەمنی قەومی ئەو وڵاتەی برایان ڕەجاان ئەوە زۆر بە مهم وەربگرن. ئەمنی قەومی لە وڵاتەی پێویستە ئێمە لە ڕوانگەی ئیسلامیشەوە لە ڕوانگەی کوردایەتی و عەشایریشەوە چۆن چاوی خۆمان نەپارێزین، ئەبی بەو شێوەیەش هەموو خەڵکی بەریتانیا بە مەسیحیتەوە بە غەیری مەسیحیتەوە بە جوولەکەتەوە ئەبێ لە دەست و زمانی ئێمە ئەمین بن. ئەبێ ئەوەی کە خراپ تەنانەت باوەڕتان بە هەندێک لە عولەمای موسڵمان ڕەئیان وایە ئەڵێ لە ناو ماڵی خۆشت نابێ غەیبەتیان کەی. چجای ئەوەی هەندێک کەس بە ناوی دین ئەچێتە سۆپەرمارکێتێک دزیەکە. وەڵڵاهی نازان مامۆستا کاروان، ئێمەش تۆزێکمان لە ئیسلامەتی خوێندە و ئەزانین ئەو فتوایان لەکوێ هێناوە؟ یعنی تۆ بچێ سۆپەرمارکێتێک دزی بکەی بە حەڵاڵیشی بزانی. لە کاتێک ئەمە لە درسان و لە برسان هاتوین تە ئەو وڵاتە ئەمانی داوە پێمان، ئەمان ژیێنی سەکەنمان هەیە، خوێندنمان هەیە، عیلازمان هەیە، هەمووی بەلاشە بچی دزیشی لێ بکەی. واللهی ئەمن ئیسلامەتی نەبیستۆ و نازانم و ئیسلامەتیش ئەگە بەو شێوەیە ئەسڵەن خۆم قبوڵم نییە، هەر نامەوێت. بەڵام خەڵکێک دێ کە سەمعی ئیسلام سوورەتی ئیسلامیش ناشرینەکە بەو فتوانە نازانم بەخوا ئەو فتوانە سەرچاویان ئەبێت کوێ بێ. بۆیە بەڕاستی ئەو واجبی ئێمەیە و حکوومەتی ئێرەش ئەبێ ئەوانیش نەک تەنها ئێوەی خۆشەویست ئیستیفادە ئەکەن لە هاتنی بەڕێز کاک پاشا و ئەمسالی ئەو ئینشاڵڵا لە ئایندەدا زۆرتریشە بن. ئەبێ حکوومەتی ئێرەش بەدام و دەستگاکانیان چ هۆم ئۆفیسە چ کاونسڵە هەموویان تەشجیعیان کەن کە یەکێکی ئەو برایەدێ ئەو خەڵکەی کۆ ئەکاتەوە، ئەو نەسیحەتە خێرانەیان ئەکا. ئەوانیش ئەبێ ئەکید پێشیان خۆشە و ئەبێ ئێمە ئەو پەیامە بگێنین. من نامەوێت زۆر درێژەوە بدەم، قسە زۆرە لەو بارە ئینشاڵڵا گەبژین لە داهاتوو زیاتر بە خزمەتتاندا ئەنیشین باشەکەین. دووبارە لە کۆتایی بە ناوی بەڕێز کاک پاشای هەمزاغای عەباساغا بە خێراتنتانەکەین، یاخوا بەخێر بێن، ئەرکتان کێشاوە. ئەوە بزانم ئامانجەکە تێگەیشتن گوتماگە تەنها سیلێ ڕەحم بێ کەمی نەکردووە. ئەوە ئەبێ بەردەوام بی بەرەو پێشەوەی ببین و ئێمە مەجای ئێوەی خۆشەویستی شدەین ئەگە کەسێک پرسیارێکی بۆ دروست بووە پرسیار بکە جا چ ئێمە لە خزمەتی دابین چ جەنابی کاک پاشا لە بەریتانیا تەنها تاکە کەناڵێکە کە دەیبینین لێرە ڕۆماڵی ئەم بەرنامەیە دەکات. لا خير في كثير من
أجوائهم إلا من أمر بصادقة أو معروف أو إصلاح بين الناس جناب الموسى وأظن كل سكان جنابت لا زربين هني كتوكا كان دا رجل زور ساكنة بابا ما بين أويك بفرماني بخشين وخوشيكاني خوما لنوان برعاتي من دا چاکەکاری و ئاشتەوایی لە نێوان خەڵکدا بەرپا بکەین ئەمە تاکە هەڵوێستی ئینسانیمانەکە لە قورئانی پیرۆزدا هاتووە بۆیە کەساتیەکان پیاوە بەڕێزەکان گەنجان و لاوانی کوردی خۆمان لە هەر جێگایەکی کە ئەم بەرنامە دەبینن ڕێگە دواتر ئەمە ببێت بە یادەوەرێکی زۆر خۆشی هەموومان تو بەس بە نیەتێکی برایانە لێرەی تو بەس بە نیەتێکی ئەخلاقی و موراڵی لێرەی پێم وایە دین لێرە کۆی کردوینەتەوە و برایەتی کۆی کردوینەتەوە ئاشتەوایی کۆمەڵایەتی کۆی کردوینەتەوە و برای بەڕێزم جەنابی کاک پاشای هەمزاغای هەباساغای ڕانیا هۆکارێکی گرینگە لەم دانیشتێک ئێستا ئێمە کۆبوونەتەوە برایانی بەڕێز و سپاسی هەموو پیاوە بەڕێزانەش دەکەین کە لە بەریتانیا هەلم لە ماڵەی سەرکەوتی عەلی ئەحمەد ئاغای هەموو پیاوە بەڕێزانەی ترکە لە داهاتوودا ناوێندێن کاک شۆڕت زەلال وتارێکی نووسیوە دوایی ئەویش دەخوێنینەوە بێگومان هەموو بەڕێزانەی کە ماڵەکانیان کردوێت بە ماڵی هەمووان بۆ گوتنی باش بۆ دروستکردنی تەبایی و ئاشتەوایی نێوانمان چکە برایانی بڕێت جەنابی مامۆستا موشیر ئاماژەی خاڵێکی زۆر گرنگ کرد نازانم سەر لە نوێ باسی هەمووی کەمیان هەر خاڵەکە ئێمە لێرە دەبێت زۆر زیاتر ئاگامە لە زمان و کەلتور و شوناسی خۆمان بێت وەک ئەوەی کە لە کوردستان ئاگامان لێی نییە دەبێت ئێمە لێرە زۆر زیاتر ئاگامان لە یەکتری بێ چ لەبەر شوناس چ لەبەر بیر و باوەڕ چ لەبەر بوونمان لێ وەک ئاماژەی پێدا عێراق هەرێمی کوردستان ناوەندێکی ئابووری زۆر بەهێزن ئێمە لە برسان لێرە نین بۆیە ئەم تەبایی و ئاشتەواییە بڕژێتە سەر تاک بە تاکی کۆمەڵانی خەڵکی کوردستان لە هەر شوێنێکی ئەم دنیاە دووبارە سپاسی هەمووتان دەکەین وچانێک و دێنەوە خزمەتان و باسی کۆی هەموو دانیشتانە دەکەین کە لەو نێوەندەدا کۆمانی کردوتەوە ئیمانی بەڕێز مادین جەلال عوزێری سەرۆکی کۆبەز برسکێکی پیرۆزبایی بۆ ئەم دانیشتە نردووە داکەکە دەخوێنینەوە ئەمە داکەکەیەتی خوشک و برانی بەڕێزم ئامادەبوانی بەڕێز ئامادەبوونتان لە کۆبوونەوەیکی وەهادا جێی خۆشحاڵی و فەدر و شانازیمانە خۆزگەمان دەخواست ئێمەش بەشداریمان وەک هێمایەکی ئەم شانازیە بوونمان نیشان دابە و نووسنگەی بەرپرسی کۆبەسی کۆمەڵاتی دەرویست کاک شۆڕت زەلال کوردستانیش بە هەمان شێوە بەیاننامەیەکی داوە لەبەرەوەی تەکی بەیاننامەکە زۆرە تەنها ناوەکە دەخوێنینەوە و دەستخۆشی لەو کۆبوونەوانە دەکات بە خێراتنی زۆر بەڕێز کاک پاشاش دەکات و ئاماژە بە بتەوکردنی ئەم پەیوەندیە